سەرمەژۆرە زیاتران پرۆسین ji bo zêdetir gotûbêje Doktora Nezaket Hüseyin sekretera li jina bergirîkirinê rojnamevanan li Sendîka Rojnamevanên Kurdistanê Payekê Rastaxûr Silêmaniyê gelme dibe. Doktor ev demiya baş em behsa vî awayê girtinê bikîn. Heta çira dem metirsiya ser azadiya radarbinînê di nava Herêma Kurdistanê bi taybetî jî li bajarê Silêmaniyê. Li rastiya مامەڵەکردنی ناتەندروست و فشار دروستکردن بۆ کاری ڕۆژنامەگەری ئیتر ڕێگریکردن بێت دەستگیرکردن بێت شکاندنی کەلوپەلی ڕۆژنامەنووسی بێت یا هەر مامەڵەیەکی ناتەندروست و نایاسایی و نائیتیکی بەرامبەر بە ڕۆژنامەنووس بکرێت مەترسی بۆ سەر ژینگەی کاری میدیایی مەترسی بۆ سەر ئازادی ڕادەربڕین و مەترسی بۆ سەر سایکۆلۆژیا و دەرونی ڕۆژنامەنووسەکان دروست ئەکات و وا ئەکات ژینگەیەکی قەلەق و ژینگەیەکی نائارام بۆ کاری ڕۆژنامەنووسی دروست بکات کە ڕۆژنامەنووسەکان ئەمین نەبن لە ژیانی خۆیان ئەمین نەبن لە تەندروستی خۆیان و ئەم حاڵەتەش دەستگیرکردنی سێ ڕۆژنامەنووس لە ماوەی هەتەنان هەر لەم مانگاوە لە چەند ڕۆژێکە لە ماوەی دوو هەفتەیەکدا و کە ئێستا ئەبینین بەڕاستی لە دەڤەری سلێمانی سێ ڕۆژنامەنووس لەم ماوەدا دەستگیرکراون ئەمە ئێمە وەکو لیژنەی داکۆکی لە سندیکا ڕۆژنامەنووسانی کوردستان دوێنێ شەو هەڵوێستی خۆمان ئاشکرا کرد و ئەمەمان ڕاگەیان بەڕاستی کە ئەمە جێگای پرسیارە و داوای ڕوونکردنەوەمان لەلایەنە پەیوەندیدارەکانی ئیدارەی ئەم دەڤەرە کردووە کە هۆکارەکەی چییە کە سێ ڕۆژنامەنووس لە ماوەی چەند ڕۆژێکە دەستگیر ئەکرێن بەبێ ئاگادارکردنەوەی ڕۆژنامەنووسەکان خۆیان و بەبێ ئاگادارکردنەوەی سندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان لە کاتێکە بەپێی یاسای ژمارە 35 ساڵی 2007 یاسا ڕۆژنامەگەری هەرێمی کوردستان کە یاسایەکی بەرکارە و هەموو میدیاکان کاری پێەکەن ڕۆژنامەنووس دەستگیر نابێت دەستگیرکرێ و ئەگەر ڕۆژنامەنووسیش ئەکرێ کەیسێکی هەبێ سکاڵای لەسەر تۆمار بکرێ یا کەیسێکی وایە بێ کە دادگا بیەوێ دەستگیری کات دەبێت سندیکا خۆی سندیکا ئاگادار کرێ و هەر ڕۆژنامەنووسێکیش وەک ڕۆژنامەنووس وەک هاوڵاتی ئەگەر ئەمرێکی ینی فەرمانێکی دەستگیرکردنی هەبێ ئەبێ بەپێی یاسا ئەو کەسە ئاگادار بکرێتەوە فەرمانەکە وەربگرێت بۆ ئاگادار بێ لە فەرمانەکە بەڵام ئەم سێ ڕۆژنامەنووسەکە لەم ماوە دەستگیر کراون نە سندیکان لێ ئاگادار کراوەوە نە ڕۆژنامەنووسەکان خوان ئاگادار جارێک پێشێلکردنی یاسا ئەبینین ئاگاتان لێ ڕەوشیان چوونە کە گیراون لە چێ گیراون ڕەوشیان چوونە ئەم سێ ڕۆژنامەنووسە وەکو سندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان لە سەرخەتین لەگەڵیانە و تەنانەت تا ئەم ڕۆژ ئاگاداری دادگاین کە کەیسێکێک لە ڕۆژنامەنووسەکان خراوەتە سبەینێ لەبەر دوا خراوە تەجیل کراوە بۆ سبەینێ و ڕۆژنامەنووسێکیشیان ئازاد کرا بەڵام دوای کەی دوای 23 ڕۆژ کە ڕۆژنامەنووسەکە لە زیندانە مایەوە کە تۆ ئەگەر حکمی تۆقیفیشی هەبێت ئەبێ ئەم ڕۆژنامەنووسە بە کەفالت ئازاد بکرێت چونکە ئەم ڕۆژنامەنووسانە ئەگەر لەسەر کەیسێکیش بگیرێن کەیسەکە یا ڕۆژنامەنووسیە کەیسێکی مەدەنیە مافیەوەی هەیە کە بە کەفالت ئازاد بکرێت هەتا ڕۆژی دادگایی کردن. تۆ خۆشت باس کرد بە پێی یاسا و بە ژمارەشت ئێماژت پێ کرد کابێ هەم سندیکاش ئاگادار بێ لەسەر یعنی ئەگەر داوایکی یاسایی لەسەر خودی ڕۆژنامەنووسەکە هەبێ هەم پێش وەختیش ئاگاداری بە ڕۆژنامەنووسەکە نێردرابێ بەڵام هیچیان نەکراوە و خودی دادوەر ئیتر بڕیاری دەستگیرکردنی داوە ئەمە لە ڕووی یاساییەوە چمان پێ دەڵێ بە تایبەت لە سلێمانی کە ئێمە دەڵێن یاسای سەروەرە یاسا سەروەرە بەم شێوەیە یاسایە من کە باسم کردوتم بە چەند پێوەرێک بە چەند ڕێگایەک یاسا پێشێل کراوە لەم کەیسانە یەکەم ئەوەی کە بەپێی یاسا ڕۆژنامەگەری ڕۆژنامەنووس نابێت دەستگیر کرێ ئەگەر کەیسێکی وای لەسەر هەبوو دەبێت سندیکا ئاگادار بکرێتەوە کەواتە من دووجار سندیکا ئاگادار نەکراوەتە دووجار پێشێلکردنی یاسایە و لە هەمان کاتە ڕۆژنامەنووسەکان خۆشیان ئاگادار نەکراون پیان ڕانەگەیەنراوە دەستگیر کراون و بڕیاری دادوەریان خێرا بۆ دەستگیرکردن بۆ دەرچووە لەبەرەوە وەک ئێمە لە بەیاننامەکەمانە دوێنێ وەکو لیژنەی داکۆکی کە تاکە وەک چۆنەڵێ لیژنەیەکین لە سندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان کە سندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان سندیکایەکی فەرمی ڕێگە پێدراوە کە بە ناوی ڕۆژنامەنووسانەوە قسە بکاوە و داکۆکی لە ڕۆژنامەنووسان بکات
ئێمە ئەوەمان ئاشکرا کردووە بە پرسیار لە بەیاننامەکەمان کردووە کە ئەمە جێگای پرسیارە بۆمان، جێگای پرسیارە لای هەرێمی کوردستان، لای هاوڵاتیان، لای ڕۆژنامەنووسان، لای لیژنەی داکۆ ئەمەی کە ڕوویداوە بە تایبەت و پێشماوەیەکیش هەر هەبووە لایەنە بەر پرسیار لایەنە بەر پەیوەندیدارەکان و ئیدارەی ئەم دەفەرە بەرپرسە لە بەرامبەر ئەوەی بەم شێوازە بۆچی مامەڵە لەگەڵ ڕۆژنامەنووسان نەکراوە. لە هەر شوێنێکە ڕۆژنامەنووسێک دەستگیرەکرێ و فەرمانی دادگایی بۆ دەربچێت، ئەو ناوچەیە و بەڕێوەبەر و ئیدارەی ئەو ناوچەیە بەرپرسە بەرامبەر ئەوە ئەگەر هەر پێشێلکاریە بکات و هەر شێوازێکی ناقانونی بجوڵێتەوە لەبەر بێگومان ڕاستەوخۆ لایەنە پەیوەندیدارەکان و ئیدارەی ئەو شوێنە بەرپرسە لە بەرامبەر ئەمەدا. قۆناغی یەکەم بەیاننامەتان هەبووە و داواشتان کردووە لە بەرپرسیاران. قۆناغی دووەم چی دەکەن بۆ ئازادکردنی ڕۆژنامەنووسان و چیتر ئێمە وەکو سندیکا ڕۆژنامەنووسان لەگەڵ ڕۆژنامەنووسان وەکو وتیشم تاکە دەستگایەکی فەرمین کە ڕێگە پێدراوین و ڕێگەمان پێدراوە داکۆکی لە ڕۆژنامەنووسان بکەین و داواشەکەم لە هەموو کەناڵەکانی ڕاگەیاندن ئەگەر بیانەوێت بە تەندروستی مامەڵە و بە ئیتیکی و پیشەیی مامەڵە لەگەڵ ڕۆژنامەنووسان بکەن بۆ هەر کەیسێکی ڕۆژنامەنووسی هەر حاڵەتی و پێشێلکاریەک بەرامبەر ڕۆژنامەنووسی بکرێت، بیانەوێت داتای ڕاست و زانیاری ڕاست و زانیاری پیشەیی و پرۆفیشناڵی وەرگرن دەبێت بگەڕێنەوە بۆ سندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان و لیژنەی داکۆکی، چونکە ئێمە بەرپرسین بەرامبەر ئەوە و ئێمە کارەکانمان بە پیشەیی ئەەکەین، بە لیژنە ئەیکەین و بە بەرپرسیارانە بڕیارە دەین. بەنسبەت ئەوەی ئێمە چیمان پێکرێت، ئێمە وەکو سندیکا خۆتان نەزانن هەموو سندیکایەک داکۆکی کارە لایەنی جێبەجێکەر و تەنفیز و وەک چۆنەڵێ عقاب نییە. ئێمە داکۆکیەکەین وەکو لیژنەی داکۆکی بەیاننامەمان کردووە و لە دوێنێشەوە داوای ڕوونکردنەوەمان کردووە کە تاوەکو ئێستا هیچ لایەنێک ڕوونکردنەوەی نەداوە پێمان لە لایەنی فەرمی ئیداری ئەم دەڤەرە کە ئەڵێن لە هۆکاری چێکە سێ ڕۆژنامەنووس دەماوەیەکی کەمال بەم شێوازە دەستگیرەکرێت. ئەمە یەک دوو ئێمە وەکو سندیکا ڕۆژنامەنووسانی کوردستان لە بەڕێز نەقیبی سندیکا ڕۆژنامەنووسانەوە هەموو ئەندامانی ئەنجومەن و لیژنەی داکۆکی ئەوەی پێمان کرابێ بۆ هەر ڕۆژنامەنووسێک کە ڕوبەڕووی پێشێرکارێکی وا بوو بێتەوە کە بەرامبەری ئەنجام دراوە چوینەتە سەرخەت لە ڕێی دام و دەستگاکانەوە پەیوەندی کۆنتاکتمان لەگەڵ لایەنە پەیوەندیدارەکان کردووە تا ئێستاش هەمومان لە سەرخەتین بۆ ئەم بابەتە و لە هەمان کاتیشە ئەگەر ئەو ڕۆژنامەنووسە پێویستی بە پارێزەر هەبێت سندیکا لەسەر ئەرکی خۆی پارێزەر بۆ ئەو هەبووە بە نمونە ئەگەر پێمان بڵێ مەسەلەن جگە لەمەی کە ڕوویداوە دوێنێ ئەو ماوەیە هەبووە پێشتر بۆ نمونە دادوەر دادگا داوای لە ئێوەی کردبێ سکاڵای هەبێ لەسەر ڕۆژنامەنووسێک ئێوە هەوڵتاندا بێ پێشەوەی کێشەکە گەورە بکرێت لە ڕووی یاساوی ئێوە وەکو سندیکا ڕوو لە خۆتان هەبێت کێشەکە چارەسەر بکرێت نەک دەستگیرکردنی. بەڵێ هەندێک جار دادگاکان هاوکارن، هەندێک جار داوامان لێ هاوکارن زۆر جاریش بەڵام زۆر جاریش دادگاکان بەبێ گەڕانەوە بۆ سندیکا بڕیاری دەستگیرکردن بۆ ڕۆژنامەنووسان دەرئەکەن. شتێکی ترم بوو کەوەی سندیکا چی پێکرا حەزم کرەوەش ڕوونکەمەوە خاڵێکی تر و هەنگاوێکی تر کە سندیکا ڕۆژنامەنووسانی کوردستان کردوویەتی و ئەشیکا بۆ ڕۆژنامەنووسەکان ئەگەر ڕۆژنامەنووسێک دەستگیر ئەکرێت سندیکا ڕۆژنامەنووسانی کوردستان زۆر جار کتابی ئاراستەی دادگاکە ئەکات، ئەو دادوەرە ئەکات دادگاکە ئەکات دەڵێت تکا ئەەکەم بە پێی یاسای ڕۆژنامەنووسی ژمارە 35 هەرێمی کوردستان مامەڵە لەگەڵ ئەم ڕۆژنامەنووسە بکرێت، چونکە زۆر جار یاسای سزادانی عێراقی و کۆمەڵە یاسای تر دێننە پێشەوە بۆ ئەوەی کەیسەکانی ڕۆژنامەنووسی پێیەکلاکەنەوە. بەڵام ئێمە یاسایەکی شمولی باشمان هەیە کە داوا ئەکەین و کتابمان کردو بۆ دادگاکان کە بەو یاسایە مامەڵەیە لەگەڵ ڕۆژنامەنووسا بکرێت، چونکە ئەو یاسایە تەواوی بەندەکان و تەواوی ڕێکارەکانی جیا کردوێتەوە یەکلای کردوێتەوە کە چۆن مامەڵە لەگەڵ ڕۆژنامەنووس و کەیسی ڕۆژنامەنووسانە بکرێت لە هەرێمی کوردستان. دکتۆر نەزاکەت حوسێن سکرتێرە لەژنەوە بەرگریکردنی ڕۆژنامەوانان سندیکا ڕۆژنامەوانانی کوردستان سلێمانیت گەلمادا بوون گەلک سپاس بووە.